لا پێنجەمین یاریەکانی پاڵاوتنی مۆندیال لە کیشوەری ئاسیا و لە کۆمەڵەی یەکەم عێراق و سووریا لە قەتەر بەیەکگەشتن و یاریەکەش بە یەکسانی کۆتاییات. لە نیوە یەکەم بەوەی هەستیاری یاریەکە کەمترین هێرش لەلایەن یاریزانانی هەردوو هەڵبژاردنەوە دروستکرا. لە خولەکی 22 مەرسۆما بە لێدانێکی بەهێز هەڕەشەی لە گۆڵی عێراق کرد و فات تاڵیبیش دووری خستەوە. لە خولەکی 36 خەریک بوو لە هەڵەیەکی بەرگریکارانی سووریا عەلی حەمادی گۆڵ یەکەم بۆ عێراق تۆمار بکات. نیوە یەکەم بە یەکسانی کۆتاییات و نیوەی دووەمیش عێراق باسێکی بەرز دەرکەوت و فشاری خستە سەر گۆڵی سووریای دراوسەی. لە 5 بۆنەی جیاواز تەواو لە گۆڵ تۆمارکردن نزیک بوو، بەڵام پێچوانی پێشبینیەکان و لێرشێکی هەڵگەڕاوە لە خولەکی 79 مەرسۆما بە ئەسیستێکی نایابی عومەر خرێبین گۆڵ یەکەم و پێشکەوتنی بۆ سووریا تۆمار کرد و بەربەست یەکسانی شکاند. لە خولەکی 86 دوای گەڕانەوە بۆ ڤار ناوبژیان لێدانێکی سزای بۆ عێراق هەژمار کرد و ئەمیر عەماری 24 ساڵان سەرکەوتوانە جێبەجێ کرد و گۆڵ یەکسانی بۆ شێرەکانی ڕافیدەین پێ تۆمار کردەوە. هەڵبژاردەی عێراق بەم یەکسانیە کۆی خاڵەکانی بۆ 4 خاڵ بەرز کردەوە و لە خانی چوارەمی کۆمەڵەکەی دێت و دەرفەتی وەرگرتنی پلەی سێیەم و نزیک بوونەوە لە دوو هەڵبژاردەکەی یەکەمی لەدەستدا. سووریاش لە کۆتای ڕیزبەندی مایەوە با کۆکردنەوەی تەنیا 2 خاڵ.